سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. بڕی 2,500,000 دینار لە موچەی بەشێک لە موچەخۆران کەم دەکرێتەوە. ئەو کەسانی بەهۆی بۆردومانەکانەوە شەهید بوون موچەیان بۆ دەبڕێتەوە. محەممەد شیع سۆدانی داواکاریەکی پارتی ڕەت دەکاتەوە. بڕی 2,500,000 دینار لە موچە و دەرماڵەی ڕاوێژکەرانی حکوومەت کەم دەکرێتەوە و بەرپرسێکی ئەنجومەنی وەزیرانیش چەند زانیاریکی گرنگ لەو بارەوە ئاشکرا دەکات. سانە و فەریدون جوانڕۆی سەرۆکی فەرمانگەی کارگێڕی و دارایی ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕایگەیاندووە موچەی ڕاوێژکەران چاکسازی دارایی و کارگێڕی تێدا کراوە، دەرماڵیان کەم کراوەتەوە و فرە دەرماڵەی نەماوە. هەروەها پێشتر هەر یەکەوە بە شێوازێک دەبۆ ڕاوێژکار ئێستا هەمووی یەک پلە و موچە و دەرماڵیان دەبێت. بەرپرسەکەی ئەنجومەنی وەزیران ئەوە ڕەت دەکاتەوە کە لەو بابەتەدا گەندەڵی کرابێت. بە پێچەوانەوە وەک ئەو وتوێتی ئەم بڕیارە لە چوارچەوەی پیادەکردنی بەرنامەی چاکسازی کارگێڕی و دارایی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم دراوە و بنەمای دادپەروەری ڕەچاوکراوە. بە پێی زانیاریەکان دەست لە موچەی بنەڕەتیان نەدراوە. دەرماڵەی جۆرا و جۆر هەبووە، ئێستا بۆتە یەک جۆر دەرماڵە و دەرماڵەی 3 ملیۆن دیناری نەماوە. جێگری سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند ئەو کەسانی کە بەهۆی بۆردومانەکان لە ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان شەهید بوون لە عێراق بە شەهید هەژمار دەکرێن کە ژمارەیان 129 کەسە. سەگڤان سندی جێگری سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند بڕیادراوە هەموو ئەو کەسانەی بەهۆی بۆردومانی ناوچە سنوورەکانی هەرێم شەهید کراون لە عێراق بە شەهید هەژمار بکرێن و موچەی شەهیدانەشیان بۆ ببڕێتەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە. هاوکات لە ئێستادا ڕەزامەندیشی لەسەردراوە بۆ یەکراوەتە ڕاستپەردە و تەنها ماوە دەنگی لەسەر بدرێت و حکوومەت جێبەجێ بکات. وتیشی ژماری ئەو کەسانەی بەهۆی بۆردومانەکان لە ناوچە سنوورەکان شەهید بوون 129 کەسە کە 9 کەسیان بەڕێگەز عەرەبن و لە سنووری زەخۆ شەهید بوون و 120 کەسیش کوردن و خەڵکی هەرێمی کوردستان و لە ناوچە سنووریەکانی هەرێم دەژیان. ڕۆنیشی کردەوە دەمانەوێت بە یاسایی بکرێت هەژمارکردنیان وەکو شەهید، بۆیە لە پەرلەمان دەنگی لەسەر دەدرێت و ئەو کات دەبێت حکوومەتیش جێبەجێ بکات. پەرلەمانتارێکی پارتی لە پەرلەمانی عێراق زانیاریەک لەبارەی پۆستێکی سیادی و مانەوەی فواد حسێن تێیدا ئاشکرا دەکات و نووسینگەی محەممەد شیع سۆدانیش ڕەتی دەکاتەوە. سوبحی مەندەلاوی پەرلەمانتاری پارتی لە پەرلەمانی عێراق بە تۆڕی هەواڵی عێراقی ڕاگەیاندووە پارتی نیازی هەیە لە حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانیدا پۆستێکی سیادی بۆ فواد حسێن وەربگرێت. بۆ پێی ناوبراو لە وەزارەتەکانی دارایی و دەرەوەدا دەستکەوتی گەورەی بەدەستهێناوە. بە وتەی مەندەلاوی لایەنە کوردیەکان لە حکوومەتی نوێدا پۆستێکی سیادی وەردەگرن، ئەو پۆستەش بەر پارتی دەکەوێت و ئەوانیش دکتۆر فواد حسێنی بۆ کاندید دەکەن. لەو چوارچەوەیەدا نووسینگەی ڕاگەاندنی محەممەد شیع سۆدانی کاندیدی ڕاستپێردراو بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق لە بەیاننامەیەکدا هەموو ئەو زانیاریانی ڕەت کردوێتەوە کە دەستگاکانی ڕاگەیاندن لەبارەی پێکاتی حکوومەتی نوێ بڵاوێن کردوێتەوە. هەموو ئەو ناوەنەش ڕەت دەکاتەوە کە لە میدیاکاندا بڵاو کراونەتەوە و وەک وەزیرانی حکوومەتی نوێ ناویان هاتووە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.